سڵاوی خوای گەورەتان لێبێت. ئافرەت گوڵی ماڵە و ئافرەت سەرپەرشتیکاری ماڵە و ئافرەت ڕازێنەرەوەی ماڵە و ئافرەت بەڕێوبەری و ماڵە، ئافرەت سەرکردایەتی کار و پیشەی ماڵە و پەروەردەکردنی مناڵە، مامۆسایەتیکردنی مناڵە. ئای چەند پیشەیەکی گەورەیە، ئای چەند کارێکی مەزنە. ئافرەتی تێگەیشت و پێگەیشت و ئەو ئافرەتەیە کە ماڵ دەڕازێنێتەوە، خاوێنی ڕاستەقینە لە ناو ماڵدا بە تایبەتیش لە چێشخانە لە قاپ و کەوچکدا. لە هەمان کادا ڕازاندنەوەی ماڵ بە چەند دەشتی سادە، چەپکە گوڵێک کە دروست دەکرێت، گوڵە نایلۆنێک کە ماڵی پێدەڕازێنرێتەوە. گرنگەوەیە ئافرەت بتوانێت ماڵی وا لێ بکە بێتە سەرچاوەی خەندە و خۆشیەکان، بێتە سەرچاوەی کۆبوونەوەی خانەوادە و خێزان. لەسەر ئەوەی شتێکی بچووک فڕێ ئەدرێ نەی کاتە دەنگە دەنگ و کێشە و دروست بک و خەف و خەفە دروستکە کە هەمووی ئاوات خوازن ئەم پاکێتی و پاکی زەبوون هەر نەبوایە لەبەر ئەوەی ئەوەندە لەسەر بچووکترین شت شەڕ بکرێت. نا جوان ڕای برازێنەرەوانێ و بە جوانیش مامەڵە بکە و خەندە ببەخشە تۆ سەرچاوی هەموو خەندەکانی ئەی ئافرەتی ماڵ. سپاس بە هەموو لایەک.